ئەم پرسە پرسێکی گرنگە پەیوەستە بە بابەتی کار و هەروەها گەنجان لە هەرێمی کوردستان هەر بۆیە بە باشمانزانی میوانداری بەڕێز مەریوان بەکۆک بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی هەرێمی کوردستان بکەین. کاک مەریوان سڵاوت لێبێ، سوپاس بۆ ئەم دەرفەتە. لەو پرسیارەوە دەست پێ دەکەم، دوایین کۆبوونەوەتان لەگەڵ ئەو لایەنە نێودەوڵەتیانە جەختتان لەسەر چی کردەوە و هەنگاوی دواتری کارتان چۆن دەبێت؟ چونکە پێشتر کاری هاوبەشتان پێکەوە هەبووە. بەڵێ ئێوارە باش، سوپاس بۆ ئێوەش. ئەو کۆبوونەوە گرنگەی کە لەگەڵ ILO نوێنەری یەکێتی ئەوروپا کرا لە هەرێمی کوردستان لەسەر ئەوە بوو ئەمە پێش ماوەیەک پێش ئێستا زیاتر لە ساڵێکە پۆرتالێکی کارمان دروست کرد لە وێبسایتی جیهانی. ئەویش ئەوە بوو کە بەکار بێ بۆ مەبەستی ئەو کەسانی کە بە دوای هەلی کار دەگەڕن، یان کارخوازان و هەروەها لە هەمان کاتیشە بابەتی کەرتی تایبەت ئەو خاوەن کاران بڵێن ئەوانیش دەتوانن لە ڕێگای ئەو پۆرتالەوە بە دوای کارخوازان دابگەڕن. بۆیە نزیکەی ساڵێکە ئەو پۆرتالە خراوەتە گەڕ و خەڵکیێکی زۆر داوای لەوێ سیڤی خۆی دەتوانی ئەکاونت دروستکە و سیڤی خۆی لەوێندر تۆمار بکە بۆ ئەوەی ئەگەر لەلایەن خاوەنکاران یان لەلایەن کۆمپانیاکان پێویستیان بە ئەو پسپۆڕیانە هەبوو دەتوانن لە ڕێگای ئەو پۆرتالەوە ناوەکانیان وەرگرن و سیڤەکانە وەرگن و دراسەتی بکەن و پەیوەندیان پێوە بکەن. ئەو پۆرتالە لەسەر بودجەی ILO دروست کرا و ئەو کۆبوونەوە لەسەرەوە بوو هەڵسەنگاندن بوو بۆ ماوەی ئەو ساڵی کە لە ڕابردوو ئەو پۆرتالە کەوتۆتە کار. جەختیان لەوە کردەوە کە ئێمە پێکەوە هاوکاری بکەین لە زیاتر ناساندنی پۆرتالی کار، ئەویش بە هۆشیارکردنەوەی خەڵک، هۆشیارکردنەوەی خاوەنکاران، هۆشیارکردنەوەی کرێکاران کە بتوانن ئەو پۆرتالە و بە شێوازی بەکارهێنانی پۆرتالەکە چۆن بێ. جا کاک مەریوان بەر بچمە سەر پرسیارەکانی تر باسی و پۆرتالت کرد. ئەو هەڵسەنگاندنەی کە بۆتان کرد لەگەڵ ILۆیە چۆن بوو هەڵسەنگاندنەکە؟ فیدباکتان چۆن بوو لەسەر ئەو پۆرتاڵە؟ ئایا ئامانجی خۆی پێکاوە یاخود کاری زیاتری ئەوێت؟ بێگومان ئامانجی پێکاوە، بەڵام بەڕای ئێمە بەدڵمان نییە تاکو ئێستا، لەبەرەوەی بەڕاستی خەڵکیێکی زۆر هەیە ئاگاداری ئەو بابەتە نیە. لەسەرەوەی تازە باسی وەم کرد کە هۆشیارکردنەوە زۆر گرنگە. ئێمە پێویستیمان بە کەناڵەکانی ڕاگەیاندنە بەڕاستی لە هۆشیارکردنەوەی هەم کرێکاران هەم خاوەنکاران کە پۆرتالێکی وایە. جگە لەوەش ئێمە ئێستا لە ڕێگای بە دیجیتەڵکردن و ئەلکترۆنیکردنی بەڕێوەبەراتیەکانی هەموو بەڕێوەبەراتیەکانی دەستەبەری کۆمەڵایەتی لە هەوڵداین کە بەس بتوانین زیاتری بە باشترین شێوە ئەو زانیاریانە بگەینە هەم خاوەنکاران و هەم کرێکارانیش. لەبەرەوەی هەستمان کرد کە زۆرێک لە بێئاگایی هەیە لەو بابەتە، خەڵکیێکی زۆرە تاکو ئێستاش نەیانزانیە کەشتی وا هەیە. جگەلەوە ئەمە لە چەندین پێشانگای جۆب فێر کە پێشانگای هەلیکارە یان ئەو پێشانگانەی کە لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر ئەنجام دەدرێن ئێمە بەشدار دەبین لەوانە لە ڕێگای ئەو فیدباکی کە لێ وەردەگرین. خەڵکیێکی زۆر دێسەردانی ئەو پێشانگانە دەکەن. ئێمە لەوێ شوێنمان هەیە لەوێندەر فەرمانبەرانی ئێمە لەوێ دەست بەکارن. لەوێ وەزانیمان کە خەڵکەکی زۆر ئەسڵەن هەر دەستەبەری کۆمەڵایەتی نازانن چیەوە، پۆرتالی کار نازانن چی. ئێمە لەوێ لە ڕێگای ئەو بابەتانەوە توانیتمان خەڵک هۆشیار بکەینەوە. بەڵام ئەوەش کەمە بەڕاستی هێشتان زۆری کەواتە بڕیارتان داوە هەڵمەتێکی هۆشیاری زیاتر و ناساننی پۆرتاڵەکە فراوانکەن و دەستی پێ بکەن. کاک مەریوان هیچ داتایەکەیە تاوەکو ئێستا چەند کەس لەوێ خۆیان تۆمار کردووە، چەند خاوەنکار لەوێەوە با بڵێن دەستی کاریان دەستکەوتووە؟ هیچ داتایەکەیە بۆ مام بخەیتەوە؟ بەڵێ تاکو ئێستا کە نزیکەی زیاتر لە 3000 هەلی کار لەوێندەر ئالان کرایە. ئەو هەلی کارانش لە ڕێگای ئەو پۆرتالانەوە گەیشتونە ئامانجی خۆیان. باشە، خاوەنکارەکانیش لەوێەوە توانیان بگەن بە ئەو دەستی کاری دەیانەوێت؟ بەڵێ زۆر باشە. سەبارەت بە دەستەبەری کۆمەڵایەتی باسی لەوە کرد کە بەشێکی زۆری ڕەنگە کرێکاران ئەوانی کە کار دەکەن کارمەندن ئاشنایە و بابەتە نەبوون. بۆ ئەوە چی دەکەن کە بابەتی دەستەبەری کۆمەڵایەتی بابەتی پۆرتالی کار نەبوون، بەڵام لە دەستەبەری کۆمەڵایەتی ئێستا بە شێوەیەکی باش پێشکەوتووە. ئێمە لە ساڵانی 2010 و 2019
نزیکەی 4,000 کرێکار دەستەبەری کۆمەڵایەتی بۆ ئەنجام درابوو بەڵام لە ئێستادا ئامارەکان زۆر بەرەو سەرەوە ڕۆژن نزیکەی خۆی لە 300,000 کرێکار دەدا کە ئەمەش جیاوازەکی یەکجار زۆرە لە ساڵانی ڕابردوو دیارە خەڵکە بەرەو هۆشیاربوونەوە چووە بەڵام چێشتان مایتی یعنی ئێمە هەروەکو باسم کرد دەستگاکانی ڕاگەیاندن بەڕاستی هاوکارمان نین بەداخەوە لە مەسلەی ڕاگەیاندنی ئەوەی کە خەڵک هوشیار بێ لەوەی کە دەستەبەری کۆمەڵایەتی هەیە و شێوازی دەستەبەرکردنەکە چۆنە و ئێمە چەندین جار لەگەڵ بەڕێوەبەرایەتی بە فەرمانگەی زانیاری و میدیا و زانیاری دانیشتینە و چەند ڤیددیوەکی زۆر باشیان بۆ ئێمە ئەنجامدا و هاوکارێکی باشیان کردینە بەڵام پێدەچی دەستگاکانی ڕاگەیاندن بەڕاستی با من کاک مەریوان شایدیەک بۆ کورسات نیوز بدەم هەم لە دەستکی ئابووری ئێمە گرنگی باشمان بۆ بابەتە داوت جەنابی وەزیریشمان لەسەر و بابەتە و خەڵکانی شارەزا وەرگرتو تەنانەت من خۆم چاوپێکەوتنم لەگەڵ بەرپرسان لە ئایل ئۆش کردووە ئەمەش بەشێکە لەوەی کە ئێمە هەوڵەدەین شتێک کە خزمەت بە گەنجان و بە پرسی کار و هەلی کار و پاراستنی مافی کرێکاران بکە ئێمە درێغی لێ ناکەین و وەکو ئیتیکی کاری ڕۆژنامەوانی ئیشی لەسەرەکەین و سوپاس بۆ تۆش کە ئەمە بیری میدیاکان دێنیتەوە سەبارەت بە دەستەبەری کۆمەڵایەتی با لەسەر و پرسە بمێنینەوە بۆ ئەوەی ئەگەر کەسێک ئێستا کارمەند بێ یاخود کرێکار بێ گوێ لە من و تۆ بگرێت سوودەکانی بزانێت چه سوودێکی بۆ کارمەند و کرێکارەیە بۆی لە ئێمەوە بزانێت کە چەند گرنگە و بابەت بەڵێ ئێمە کەرتی تایبەت هەمان شێوازی کەرتی گشتی کەرتی حکومی بابەتی خانەنشینبوون هەیە یعنی کرێکار کە خزمەت دەکا 20 ساڵ خزمەت دەکا لە کەرتی تایبەت و تەمەنیشی دەگاتە 6 ساڵ ئەو خزمەتی چ پچر بی چ لەسەر یەک بی یعنی دەکرێت لە چەند شوێنە کابرا خزمەتی هەبێ کۆی ئەو خزمەتانی لە 20 ساڵ زیاتر بێ و تەمەنیشی لە 6 ساڵ بەرەو سەرەوە بی ئەوە بەنسبەت پیا و بەنسبەت ئافرەتی 55 ساڵ ئەو کرێکارە دەتوانێت لە داهاتوو لە دووار ڕۆژ خانەنشین بێ وەکو کەرتی گشتی هەمان ڕاتبوو هەمان ئەو بابەتەی بەپێی خزمەت و بەپێی پسپۆڕێکەکەی و بەپێی ئەو ساڵانەی خزمەتی کردە خانەنشینی بۆ ئەنجام دەدرێ و مانگانەش وەردەگرێ ئەمە ئەو مانگەی ڕابردوو وەرمان نەگرت یعنی برێن کرێکارانی خانەنشین کرا و موچەکەیان وەرنەک لەبەرەوەی موافقاتی دارایی ئەوانە دواکەوت تۆزێ ئێستا لە دوێن پێرەوە ئەمە موافقاتی داراییمان وەرگرت دەتوانین ئەو ئێستا ئەو ڕاتە بە بەردەوامە مانگانە موچەی خۆیان وەردەگرن خانەنیشان بۆیە پێویستە کرێکاران بیر لە داهاتوی خۆیان بکەنەوە ینی تەنها ئەوە نەبی کە بێ ئیشکا و تەواو پێویستە بچی دەستەبەری خۆی بکە و داهاتوی خۆی بسۆگەر بکە لەو بابەتەوە ئەوە یەک دوو دەتوانی کرێکارەکە دەتوانی دوای ئەوەی کە خزمەتەکەی کرد ئەگەر بیهێوە پاداشتی کۆتایی خزمەتیشمانێ هەرچەندەمە ترجیع ئێوە ناکەین بچی پاداشتی کۆتایی خزمەت وەگەری بۆ نمونە کرێکارێک لە شوێنێک 10 ساڵ 5 ساڵ خزمەتی کردووە دەتوانی دوای ساڵێک بەسەر تێپەڕبوونی ئەو خزمەتەی بێ داوای ئەو پاداشتە بکاتەوە کە یان ئەو پارە بکاتەوە کە چەند ساڵە خزمەتی کردووە هەرچەندە ئەوە پێم باش نییە بچی داوای خانەنشینەکە بەردەوام بێ لەوەی خانەنشینی بە یەکجارەکی لە داهاتوەرگری ئەویان باشترە بەڕاستی لە بەڵام ئەوەش هەیە ینی پاداشتی کۆتایی خزمەت کاک مەریوان ئەو لەمپەرانە چین لە بەردەم دەستەبەری کۆمەڵایەتیان لە هەرێمی کوردستان ئایا خاوەن کۆمپانیا و خاوەن کارمان هەیە خۆی بدزێتەوە لەم پرسە و حەز نەکا کارمەندەکانی دەستەبەری کۆمەڵایەتیان هەبێت بەڵێ بێگومان ئەو لەمپەرانە هەنە و یەکێک لەوانش کە ئایا خاوەنکار خۆی وشیار نییە لەسەر یاسای دەستەبەری کۆمەڵایەتی یان ئایا کرێکارەکە خۆی وشیار نییە و ناچێ بە دوایەوە دابگەڕەکە دەستەبەر بکرێ ئەو دوو بابەتە زۆر لەمپەری زۆر گەورەنە بەڕاستی هەردووچیان بەڵام ئەمە یاساوانەی هەموو تەنزیم کردی و ڕێکی خستیە بە ئەوەی کە ئەگەر خاوەنکار خۆی بزیێتەوە لە مەسلەی دەستەبەری کۆمەڵایەتی ئێمە لێژنەکانی پشکنینمانەیە سەردانی هەموو ئەو پرۆژانەیان ئەو خاوەنکارانە دەکەن کە لە شوێنی کاریان هەیە و دەتوان لە سەردانیان دەکەن بزانن تا چەند مەسلەی دەستەبەری کۆمەڵایەتی پەیڕەو کرایە لەو لە دەستگاکەی کەرتی تایبەت بۆیە ئێمە هەم لە ڕێگای لێژنەکانی پشکنینە دەتوانن چاودێری ئەو بابەتەکەن و هێڵێکی هۆشیارکردنەوەی کرێکارانیشمانەیە ئێمە 5500
کە بەشەو بە ڕۆژ لە خزمەت کرێکاران و هەم خاوەنکارانیشدا ئەگەر سکاڵایەک یان ڕوونکردنەوەک یان پێویستیان بە ڕێنمایەکە بێ ئەمە لە ڕێگای ئەو هێڵە تەلەفۆنیەوە کە هەم ئاسیا دەتوانێت پەیوەندی پێوە بکە هەمیش کۆڕک دەتوانن لە ڕێگای ئەو هێڵەوە هەموو زانیاریەکان وەربگرن. دۆخی کار چۆنە لە هەرێمی کوردستان؟ ئایا بابەتی بێکاری لە ئێستا لە چ ئاستێکایەوە ئێوەی چاودێریتان کردووەوە دەکرێت باشتر بێ یاخود هەرچەندە بێکاری پەیوەنددار نییە بە ئێمە بەڵام بەشێکی کارەکانی ئێوە ڕەنگە ئاگاداری بەڵێ ئێمە هاوکارە بین لە ڕەخساندنی هەلی کار بەنسبەت ساڵانی ڕابردوو پێشبەرچوونێکی زۆر باش بە هاتیتە پێش بەڕاستی لەبەرەوەی وەکو باسم کرد ئەوەی کە لە ساڵانی 2010 پێشتریش هەبوو ئێستاکە جۆرێک لە هۆشیاری هەیە بەڵام هێشتان ماوێت هێشتان کەمە و ئێمەش وەکو بەڕێوەبەراتیەکانی دەستەبەری کۆمەڵایەتی سەر بە بەڕێوەبەراتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی بەڕاستی پێویستیمان بە میلاکی زیاتر هەیە لەوەی بتوانین کۆنتترۆلی هەموو ئەو پرۆژانێک کە لە هەرێمی کوردستان هەیە کە نزیکەی 6,000 پرۆژەیە کە دەستەبەر کراون لەوەی بتوانین کۆنتترۆلی ئەو زۆرە ئەو ژمارە زۆرەی پرۆژەکان بکەین پێویستیمان بە میلاکی زیاترە پێویستیمان بە بابەتی لۆجستی زیاترە لە سیارە و لە بنزین و لەوانەوە و هەروەها بابەتی دارایی بۆیە ئەگەر ئەمە لە سندوقی خانە نشین دەستکراوە بین ئیتر لەمە دووە ئەگەر ببینە سەر ئەوەی بابەتی تەمیرزاتی کە ئێستا سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بە خۆشحاڵیەوە موافقەیدا کە ئەوە ئیتر ببیتە تەمیرزاتی تەمیرزاتیش ئەوەیە کە خۆ بەڕێوەبردنە پێویستیمان بە بودجەی گشتی نابێت تەنها لەسەر بودجەی خانە نشین ئێمە دەتوانین هەموو پێداویستەکانمان دابێت. بەڵێ بەڕێز مەریوان بەگۆک بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی هەرێم زۆر سوپاس مادووبان کردی.